دوار شويش لا شويش يقطعوا بين بيجيسوا بين بيجيلوا طعم بلا بلا تراغي نبيني ولا كاك حتى نظام أول شيء اسم ديسميس يعني ألو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه أما دباني برز خوشوي سلامي خوي ورتان لبي خوش حالا لو ديدار دابي برز خوشوي استشاد دبم كديداري شي كرنجة باري قضي وبابتك لبابت كرنجة كاني ناو كومالقام عندها پەیوەندی دارە بە بابەتێکی زۆر گرنگی ناو کۆمەڵگامان کەویش بریتیە لە مەسەلەی خێزان و مەسەلەی مافەکانی لایەنەکانی خێزان بەسەریەکەوە دیارە بێگومان مەسەلەی خێزان یەکێک لەو بابەتانەیە کە خوای گەورە و پێغەمبەر دروردی خوای لەسەر بێ گرنگێکی جار پێداوە و بە کۆڵەکەیەک لە کۆڵەکەکانی ژیانیان ئەژمار کردو دایاننەوە ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆزدا و لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باسی هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤ کراوە ئەویش لە سۆنگەی ئەوە کە ئەو دینەی ئێمە دینێکی شاملە دینێکی کاملە هیچ لایەنێکی ژیانی ئێمە نەماوە کە باسی نەکات و ئیشێک لەو لایەنە گرنگانەش کە اهتیمامی پێداوە گرنگی پێداوە لایەنی خێزانە یارە خۆشەویستان خێزان هەر وەکو عەقدێکی ئاسایی اهتیمامی پێ نەدراوە وەکو تایبەتمەندیشی زۆری پێوە دیارە ئەویش لەو ڕۆ بۆمان دەردەکەوێت ئەگەر تەماشای عەقدی زەواج بکەین لە شەریعەتی ئیسلامیدا خەریکە بگاتە ئاستی عەقدێک و گرێبەستێکی پیرۆز یعنی وەکو کڕین و فرۆشتن و وەکو هەر گرێبەست و مامەڵەیەکی تر لە ناو کۆمەڵگادا ئەژمار نەکراوە بەڵکو تابیعێک و لایەنێکی پیرۆزی پێوە بەستراوەتەوە هەر بۆ نمونە ئێمە کاتێک کە تەماشای پرۆسەی زەواج دەکەین پێش پرۆسەی زەواج تەماشای هەر پرۆسەیەک دەکەین هەر گرێبەست و هەر مامەڵەیەک دەکەین چەند شتێکی ڕۆتینی هەیە و کۆتایی پێدێ بەڵام تەماشای ئەو هەموو قۆناغانە کە دیاری کراوە بۆ پرۆسەی زەواج هەتا خێزانێک پێک دێ هەتا دوو کەس بەیەکەوە دەگەن بە یەکتر و دەبن بە حەڵاڵ یەکتر و هاوسەری یەکتر و لەسەر ئەوە ڕێک دەکەون ژیان پێکەوە بکەن و عەقد و گرێبەستیان لە نێواندا دەبەسترێ دەبینین کۆمەڵێک ڕێ و شوێن و کۆمەڵێک دابوو دەستور و کۆمەڵێک زەوابیت و کۆمەڵێک ڕێنمایی لەلایەن شەریعەتەوە بۆ ئێمە دیاری کراوە بۆ ئەوەی کە بیگرینە بەر بۆ ئەوەی کە خێزانێکی تەندروست پێک بێنێ و گرنگی خێزان لەوە شەو بۆمان دەردەکەوێت کە ئەگەر تەماشای دەقەکانی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بە تایبەتی لە دەقەکانی قورئانی پیرۆزەوە دەست پێ بکەین دەبینین لە قورئانی پیرۆزدا باسی زۆر شت کراوە بەڵام منهەجی قورئانی پیرۆز و میتۆدی قورئانی پیرۆز بۆ بەیانکردنی ئەحکامەکان لە بابەتێکەوە بە بابەتێکی تر دەگۆڕێت بۆ نمونە کۆمەڵێک بابەتی هەر بە شێوەیەکی گشتی باس کردوون هەندێک بنەما و هێڵی گشتی دەربارە باس کردوون وەکو بابەتی فەرمانڕەوایی و هەندێک بابەتی تر بە شێوەیەکی ئیجمال باسی کردن و پێویستیان بە ڕۆشنکردنەوە و بە ڕوونکردنەوە هەیە کە لە ڕێگای سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونکراونەوە وەکو کۆمەڵێک لە باباتی عیبادات ونەخوای گەورە فەرمانی پێکردوین نوێژ بکەین و ڕۆژوو بگرین بەڵام لە قورئانی پیرۆزدا بەڵام ڕوونکردنەوە تەفاسیلەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ڕوونکردوینەوە ئەگەر دێنە سەر ئەحکامی زەواج تەماشا دەکەین منهەجی قورئان لە ڕۆشنکردنەوە و بەیانی حکمەکانی زەواج و هاوسەرگیری منهەجێکی تەفسیلیە هەر لە سەرەتاوە لە مەسەلەی عەقد و گرێبەستی زەواجەوە هەتا معاشەرە و پێکەوە ژیان لە نێوان هاوسەرەکاندا هەتا دەگاتە چێ ئەو کێشە و ناخۆشیانەی کە لە ناو خێزاندا دروست دەبن و ئەو هەنگاوە دوور درێژانەی کە بە تەفسیل دیاری کردوون لە قورئانی پیرۆزدا بۆ چارەسەرکردنی کێشەکان
تا دەگاتە تەلاق و بە درێژی باسی تەلاق دەکات و بە درێژی باسی بابەتەکانی دیکەی وابەستە بە گرێبەستی هاوسەرگیری دەکات بەوەش لە ناگەڕێ تا دەگاتە مەسەلەی میرات کە یەکێک لە شەنوارەکانی زەواج دەبینی زۆر بە دوودێژ و زۆر بە تەفسیلی ڕوونی کردوتەوە ئەوەش ئەومان بۆ ڕوون دەکاتەوە کە عەقدی زەواج و گرێبەستی زەواج و هاوسەرگیری لە نێوان ژن و پیاودا چەند گرنگی پێدراوە لە شاریعەوە یارە ئەکید لەوە بمان دەردەکەوێت کە ئەکید ئامانز لە پێکهێنانی زەواج پێکهێنانی گرنگترین وحدە و یەکەیە لە ناو کۆمەلگادا کە کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی پتە و بەهێزی لەسەر دروست دەبێت لەسەر بنچینەیەکی ڕاست و دروست و تەندروست بۆ خۆی گەورە درودی خۆی لەسەر بێ خۆی گەورە جەل لە جەلالوهو پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ بەوە نەوەستاون کە قۆناغەکانی دروستبوونی زەواجمان بۆ دیاری بکەن و لێمان بگەڕن بەڵکو چەندین ئەرک و واجباتی هاوسەرانیان بۆ ڕوونکردوینەوە کە پێویستە هەر یەکێک بەو ئەرک و بەو واجباتانە هەستێ و هەر یەک ئەو مافانەیە کە هەیەی بۆی دیاری کراوە و ئەو واجبات و بەرپرسیارەتانەیە هەیە لەسەر شانێتی بۆی دیاری کراوە بۆ ئەوەی کە جێبەجێ بکەن ئەویش وەکو زەمانەتێک و گرنگتیەک بۆمانەوەی زەواج چونکە خۆشەویستان دەزانین زەواج گرێبەستێکە لەسەر ئەساسی ڕەزامەندی کە لە نێوان ژن و پیاودا پێک دێت ئەم لە شەرعیشدا بەو شێوە باسکراوە هەم لە قانون و لە بەرگە و مادە قانونیەکاندا ئاماژە بەوە کراوە عەقدێکی دائیمە لەسەر ئەساسی گیانێکی هاوبەش و بەرپرسیارەتی هاوبەش و عەقدێکی دائیمە یعنی بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە سارەیەک نییە بیکڕی بیفرۆشەوە عەرزێک نییە بیکڕی بیفرۆشەوە بەڵکو ئەسڵ لە زەواجدا بریتیە لە مانەوەیەت و بریتیە لە بەردەوامی بوونی و تاکە گرنگتێکیش بۆ بەردەوامی ئەو پرۆسە گرنگە ئەو پرۆسە شبه مقدسە لە نێوان ژن و پیاودا بریتیە لە جێبەجێکردنی ئەرک و مافەکان یعنی هەر یەک لە لایەنەکانی گرێبەستی هاوسەرگیری ئەگەر هەڵسن بە جێبەجێکردنی ئەرکەکانیان و هەر کەس لە لایەنەکان ئەگەر مافی خۆیان وەربگرن ئەو گرێبەست و ئەو خێزانە بە شێوەیەکی پتە و بە شێوەیەکی بەهێزەوە لە شوێنی خۆیان دەمێنەوە و کێشەکانی ژیان کە ئەکید ژیان خاڵی نییە لە کێشە لە هەژاری لە نەڕاحەتی لە نەخۆشی لە ناخۆشی لە چەندین تەنگ و چەڵەمە کە دێتە ڕێگای خەڵک خاڵی نییە لەوە ئەگەر ماف و ئەرکەکان لە ناو خێزاندا بە پێی توانە جێبەجێ کران و هەر کەس مافی خۆی وەرگرت و هەر کەس ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کرد ئەوە دەبێتە گرنگتێک و زەمانەتێک بۆمانەوەی ئەو خێزانە جا ڕێگات چییە بۆ جێبەجێکردنی ئەو ئەرک و مافانە لە ڕاستیدا سەروی هەموو ڕێگاکان بریتیە لەوەی ناسینی ئەو مافانەیە وەیە ئەو وانەی ئێمە بریتیە لە ماف و ئەرکەکانی لایەنەکانی هاوسەرگیری چونکە ئێمە ڕاستی زۆر کەس دەبینین ڕاستە دەچێتە ناو پرۆسەی زەواجەوە بەڵام نازانێت ئەرکەکانی پرۆسەی هاوسەرگیری چن و مافەکانی پرۆسەی هاوسەرگیری چن یعنی پیاوێکە گەنجێکە دەچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە بەڵام هیچی لێ نازانێت نەدەزانێت مافەکانی ئەو چیە لەگەڵ سەر خێزانەکەی و نەدەزانێت ئەرکەکانی سەرشانی چێ بەرامبەر خێزانەکەی مافەکەی خێزانەکەی چیە کە کۆمەڵە خەڵکمان هەیە بەو شێوەیە یعنی دەبانێتە زەواج وەکو خۆشیەک وەکو تێرکردنی ئارەزوەکانی خۆی و چەند خۆشیێک و چەند حەفلە و ئاهەنگ و داوەت و خۆشی و شیرنی خواردنەوە ئاگای لەو هەموو ماف و ئەرک و بەرپرسیارەتیانە کە چاوەڕێی دەکات تەنها چاوی لەو ڕۆژەیەکە ئەڵقە دەگۆڕێتەوە کە شیرینی دەخورەیەکە چاوی لە مانگی هەنگوینە خەلاص برایەوە و خەڵکانێکیشمان هەیە مافەکانی هاوسەرگیری دەزانێت بەڵام کام مافانە دەزانێت ئەو مافانە دەزانێت کە بۆ خۆی هەمی ئەگەر پیاوە مافەکانی خۆی دەزانێت و مافەکانی خۆی لە بەرچاوە یاخود ئەگەر ئافرەتە ئەگەر کچە لەوانەیە مافەکانی خۆی بزانێت بۆ شوێنانە بزانێت کە لە ئەنجامی ئەو گرێبەستەوە دروست بوون بۆی بەڵام مافەکانی هاوسەرەکەی یاخود پیاوەکەی یاخود مێردەکەی لە بەرچاو نییە کاتە خەڵکێکی هەری زانێ خەڵکێک هەیە لەوانەیە بشزانێ و یعنی خۆی لێ ئاگا بکات یان ئیهمالی بکات یان گوێی پێ نەدات داوەڕاستی سەرەتای جێبەجێکردن و ناسینی ئەو مافانە بریتیە لە شارەزابوون لەو مافانە بزانین ئەو مافانە چن خۆشەویستان دیارە پرۆسەی هاوسەرگیری جگە لەو مافانێک کە بە گشتی لەناو خەڵکدا باز دەکەن چەند شوێنەوارێکی دیکەی شەرعی و قانونی هەن کە
شنهاری زۆر گەورە لە هیچ گرێبەسێکی دیکە پەیدا نابن یاخود بۆ ناکەون سەبۆن منە هەر کاتێکە دوو کەس لە یەکتری مانە دەکرێن و دەبن بە هاوسەری یەکتری تەوان لەو ڕۆژەوە کە گرێبەستی شەرعی لە نێوان پیاوە کوژنێکدا کچێک و کوڕێکداگرێت درێ ئەو دووە کەسانە دەبن بە هاوسەری یەکتری و لەو کاتەوە چەندین ماف دەست پێ دەکات ینی کۆمەڵێک مافن هەر تەنانەت پێش گواستنەوە جێگیر دەبن کۆمەڵێک مافن لە کاتی گواستنەوە و لە کاتی ژیانی هاوسەرگیریدا جێگیر دەبن تەنانەت کۆمەڵێک مافن لە دوای جیابوونەوەی هاوسەرگیریش دیسان جێگیر دەبن و مافی زۆر گەورە بۆ نمونە هەر لە سەرەتای هاوسەرگیریەوە یەکێک لە شوێنەوەرەکانی هاوسەرگیری واجببوونی مارەیە ئەمە نامەوێت ئێستا باسی مافەکان بکەم بە گشتی بۆ کوولەوانەکانی دیکەدا باسی مافەکان دەکەم بەس لێرە باسی گرنگی و حەقیقەتی مافەکان دەکەم مثلا هەر لە کاتی مارەکردنەوە بۆ نمونە مارەی پێشکی واجب دەبێت بۆ ئەو کەسەی کە بۆ ئەو ئافرەتە پێش گواستنەوە یعنی هەر لەو کاتە سەبەبێک لە بینی ئەو ژنوێردا تێکەڵ بووە پەیدا بووە ئەگەر بێت و خوا نەکردە یەکێکیان پێش گواستنەوە وەفات بکە میلاد لە بینیاندا ئەوە زۆر کە شارەزای نەبێ بەڵام ئەوڕۆ یعنی گرێبەسەی هاوسەری گیری گرێ بدرێت لە نێوان پیاوە کوژنێکدا خوا نەکردە یەکێکیان پێش گواستنەوە بمرێ میلادگیری یەکتری وە کۆمەڵێک مافی دیکە طبعا كوانا ليتر حلال دبن لو كاتي وإنسان حرامبوني سن كسي جديكي بدوالاتر أو يكلا بهوي مصاحرة مثلا كسكاري أو آفرتي أو كسكاري أو بياوال يكتري حرام دبن كتفصيل كي لو كتب في قيدة ودرجي بعض ذكريات ودواي باص نواش كومالا ماف حنا كهندشان مافن وأركن بسرشاني بياوا كوا وهندشان ماف وأركن بسرشاني جنكوا والتنانت هندي كيشان ما في هاوبش هند اليواني عندها کاتە دەکرێت ئەمە مافەکانی هاوسەرگیری دابش بکەین بۆ سێ جۆر یاخود سێ بەشێکیان پێی دەگوترێت حقوق الزەوج یعنی مافەکانی مێرد بەسەر ژنەکەیەوە کە کۆمەڵێک مافن و ئیحتیرامێکی زۆری پێدراوە و زۆر تاکید لێسەکراوەتەوە لە شەرع و کۆمەڵێک لەو مافانە بریتین لە مافەکانی ژن بەسەر مێردەکەیەوە کە ویش دیسان بە چەندین دەقی شەرعی کە ئێستا هەندێکیان دەخەین و ڕوو بە ڕزق و خۆشەویست جەختیان لێکراوەتەوە گرنگیان پێدراوەتەوە بە ئەرکێکی شەرعی و بە ئەرکێکی بعبادة زورك لزوركان عبادة دانراون وهندق ما فيها بشمان هم ك هريق لهردوها وسركان أو ما فا دكوتا سرشان يعني لو هو ما ندر دكوتا يعني زواج بروسية جنية هالواقري بس يقبيو بوكاتي شي مؤقت لبيني أو جن مرددا دان رابطو واضي له هنا بلكو شارع بردوام لقل يتي لقل أو بروسية زواج هل لو روجي وكقري بس أو سرجري قريب هەتا دەگاتە کاتی مردن و کاتی میرات چونکە بە خۆتان دەزانێت یەکێک لە شوێنەوارەکانی هاوسەرگیری بریتێ لە میراتگرتن لە یەکتری کە یەکێکە لە سێ سەبەبە ڕئیسیەکان کە دەبێتە هۆی میراتگرتن لە بینی ئەو ژنی مێردەدا و تەنانەت ژنە مێرد وەکو عولەمای فەڕائض و میرات دەفەرمین دوو کەسن لەو کەسانە کە هیچ کاتێک محروم نابن لە میرات وەکو دایک و باوک و کوڕ و کچ و ژنە مێرد ئەوانە هیچ کاتێک محروم نابن لە مەسەلەی میرات کەواتە بۆ ئێمە زۆر گرنگە بۆ گەنجانی ئێمە لە کوڕان و لە کچان پێش ئەوەی بستنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە شارەزای ئەو ماف و ئەو ئەرکانە بن کە دەکەوێتە سەرشانیان شارەزای ئەو مافانە بن کە هەیانە و ئەو ئەرکانە بن کە لە سەرشانیانە و کە ئەو بەرپرسیارەتێ بن کە دەکەوێتە سەرشانیان بۆ مانەوەی ئەو خێزانە بەخۆشویستان لێرە جێگای ئەوەیە کە ئەوەش باس بکەین کە لە ڕاستیدا ئێمە لە کاتێکدا دەژین کە لە دنیای ئەوڕۆدا بەهۆی ئەو دوورکەوتنەوەی خەڵک لە پابەندبوونیان بەدینەوە و بەهۆی بڵاوبوونەوەی ئەو هەموو خراپە و خراپەکاریە جاء بەهۆی سوشیال میدیاوە بێ یاخۆ بەهۆی ژیانی مەزەڵەتی ئێستای دنیاوە بێت یاخۆ بەهۆی دوژمنانەوە بێت کە بیانەوە وازعی دینی لە دڵی خەڵکدا کەم بکەنەوە یعنی ئەو هەموو سەبەبانە وای لێ کردووە خێزان لە بەردەم هەڕەشەی هەڵوەشاندایە و لە زۆر لە کۆمەڵگاکانی دەرەوەی وڵاتە ئیسلامیەکان دەبین ئێستا خێزان شتێکی ئەو توی نەماوە هەر ناوێکە و لەوانێ لە ناو چەند عائیلەیەکی محافەزەکاردا ئەگەر نابێژینە بەهاشی ئەو توی نەماوە دەتوانم بڵێم تا کە سەنگەرێکیش لە لای ئێمە کە ئێستا نابێت کە سەنگەرێک بێت دیفاع لە دین مامکە دیفاع لە مەبادئ مامکە يعني سنجر سبري أو بك إما دفاعي في الدين إيمان خمام كين ولا أخلاق ولا قيام ولا قيام بعض كان خمام كين بريتيا سنجر خزان بوده الخزان
يعني بو جرنجي كشارع جرنجي بيراوي مش جرنجي بيبدين إما كمسلمان وجرنجي دام بو مع فامي كشارع بو إما يداري كردوا يعني هل واشتكي آسان واشتكي اختياري نيا ولكو أركيكا يعني نتعبد الله به وكذا قلت له يعني باور كان دورني قبلين تقرب إلى الله يعني خود نزيك ولا خواي بزي كردني ما في عبسركة ما في جنكت يا أخو ما في ميرذكت يعني هو خون ذكرنا ولا خواي جورا تعبده وخواي جورا دل خوش كردني من دارا كانتا بيجاندني أو من داراني كلا لو بروسها وسجله بيجان كلا جو ولا كشش إيماني أو تدا پرورده بنوچاو هلنن كشش تندرسته خزانش تندرسته كوانش بوي لدوارو ركاته كخزان بيك دينن او دايكو بابا بوان ببن بپیشنگو بوان ببن بسر مشق بوزي بذكرني او ما فاني ك خواي قولو پیغمبر دو خواي لسر بي دياري كردون يعني او ما فانا وكو تمشتكي اختيارينيا واجو پاداشتێکی زۆرشی تێدا کاتێک ئێمە جێبەجیان دەکەین چونکە ئەمری شاریعن بە پێچەوانەشەوە لە ڕاستیدا سزا چاوەڕێی ئەو کەسانە دەکات کە مافی هاوسەرگیری جێبەجێ ناکەن مافێکی شەرعی کە شارع لەسەری واجب کردوونە کە خوای گەورە ئەو گرێبەست و ئەو عەقدەی نێوان ئەو ژنی مەردەی بە بەندێکی ئەستور و بە پەیوەندێکی میثاقن غەلیظ پەیمانێکی زۆر توند و پتە و ئەستور وەصف کردووە وخواي جورا كاتك رولا بيا كان دكات اللي مرد كان دكات فرمي بيغمر صلى الله عليه وسلم فرمي استحللتم فروجهن بكلمات الله يعني هو كلي يكتر حلال بون بكلمات خواي وبيما ببيمان خواي جورا لي يكتر حلال بون بويا باراستني او ما فانا باراستني او دق شرعانه او فرمان شرعانه كلي خوان دو بيمان دكري بيسوانا شوا ان باراستني او ما فانا راكدن لجباري برپرسيارتي زگلوي كخزانه كان من برو لێک هەڵوەشان و بەرەو لە ناوچوون دەبا ئێمەش تووشی لێ پێچینەوە و لە پرسنەوە دەکات لەلایەن شاری ئەوە یعنی ئەو مافانە بە شێوەیەک لە دقەق شەرعیەکاندا هاتوون یعنی کەسێک کەم تەرخەمیان تێدا بکات وەکو سەرپێچێکی گەورەی شەرعی کردو ئەوەندە تاوانە بەسە بۆ ئەوەی کە ئینسان تووشی سزای خوای گەورە و لێ پێچینەوەی خوای گەورە بێ ئەعاذنا الله يعني وەکو پێغەمبەر دوردی خوای لەسەر دەفەرمێ كفى بالمرء إثما أن يضيع من يقوته أو آخر من يعول يعني بو خما دزای لدسکان ده هذا كباسي ما فكاني هر يجل جنو بياو ما فها باشكان دكين بلام يش يجل ما فكان پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي او عند جناح بو كسيشي كنفقوا بجي وقوت يو كسانا ولك كخواي جل سرشان دانا وكل سري هم يانا وخزانك الله يزورني فقها يعني نفقي خزان تنام لبيش او نفقي هم خزمن زكانشه كاتا توكا تناند يجمع في لما فكا وكو يجمع في لما فكان يجمع لما فكان يا وسرجري وندكي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي كفى بالمرء إثما يعني بس ابو انسان او اند تاوانا بو كتوشي لبيسين وخاي غورده كيشك لما فكاني او سرجري وندكا لا او كساني كبون مونا او كساني ك زيادة لجارك هاوسري كان هي بو بياو كان صار شيء غورا ربري او كسانك كاتك عدالتنا من لبين خزانه كان عنده يارك دوجنا حلال كراوا بمرجي عدالة نواندن حلال كراوا بلام كاتك إنسان زيادة لا أفرتك هاوسر جيلي زيادة لا قال هاوسر أفرتك دكات ودوايج ما في أو أفرت دخوات صار شيء لك كراوا جورترين هرشك سرشوري و زليلي روج قيامتي تدا كإنسان وكو كسيش مشلول وكو كسيش خوار زندو دكيتها ودقي زور گرنگ مان هەنە لە دەقە شەرعەکان کە زۆر کاریگەرن کە باسی ئەرک و ئەجری هەر یەک لە هاوسەرەکان لەسەر یەکتری دەکات هەم ئەرک و ئەجری ئافرەت لەسەر پیاوەکەی هەم ئەرجی ئەرک و ئەجری پیاو لەسەر ئافرەتەکەی مەسەڵەن بۆ نمونە يعني ئەوەندە بەسە بۆ گرنگی ئەو مافانە من دەمەوێت وانەی ئەوڕۆم زیاتر باسی گرنگی ئەو مافانە بێت و هەوڵدان و هاندان بۆ ناسینی ئەو ئافانە ئینجا بۆ جێبەجێکردنیان پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حجة الوداع دا يعني لە حەجی ماڵ ئاواییدا کە عادەتەن حەجی ماڵ ئاوایی و گەورەی ئەو ئومەتە و پێغەمبەری ئەو ئومەتە عليه الصلاة والسلام دەبێ کام قەزیە و کام کێشە گرنگترینە باسی ئەو بکە یەکێک لە چەند قەزیەکی مەحدود کە بە گرنگترین قەزیەکان ئەژمار کراوە بریتی بۆ لە ئاگاداربوون لە مافی ئافرەتە أو تعالى صلى الله عليه وسلم فاتقوا الله في النساء
يعني لخواب تسن فارزقاري لخواب كان لجي بجي كردني ما في جنان ده بشيوتي قشتي كافرتان يعني خزان لبيشامو أنا فإنكم أخذتموهن بأمانة الله يعني بأمانة خواي قورة وبيماني خواي قورة ورتان قلتن واستحللتم فروجهن بكلمات الله يعني وإيوه حلال كراوة أفرتكان لإيوه حلال كراوة بكلمات وبيماني خواي قورة وهروها ليشك حديث كان معاذ كل جبل رضاي خواي بكاتك ليمن قراوة وبيني للاين صارع كسجدان بو قوركاني خوا عند برد هات يا بيغمري خواي أمن بيني ما لناو ليمن لناو نصارى أن النصارى تسجد لبطارقتها وأساقفتها فراودت في نفسي أن رسول الله صلى الله عليه وسلم أحق أن يعظم ما بيغمري خواي أمن بيني لناو نصارى كرنوش عند بردن بو قشو بابا كان يعني أنا نجهات بدلون ذاك راسي بيغمري خوا صلى الله عليه وسلم أو لا ترس وجدي ببري يا بيغمري خوا صلى الله عليه وسلم زانت شوني بس توا مثلا سوجد بدن ك عبادتك لعبادة هيبتك كان كبس سجد بس بخوا جورة دبره بيغمر صلى الله عليه وسلم فرمي لو كنت آمرا أحدا أن يسجد لأحد لأمرت المرأة أن تسجد لزوجها دعي دينا سر تفسيري أو حديثة يعني دفرني أجر فرمانا بكسك كذبايا سجدي بوكسك بربايا فرمانا بعافد دكس سجدي بميردكي بربايا طبعا هو فرماني بكز نكردو فرماني بكز ناكا بيغمري صلى الله عليه وسلم كسجد بوكز بري بلام ليرك جرينجين ما في بونا منا ما في مد بس الآفرتوا بيشان ده وكل دقيقة بيشو جرينجي ما في آفرت بسر بياوة چند جرينجي كبيغمري صلى الله عليه وسلم لآخر وسط لحظي وداع ده بومان باز دكا ليرة ده دميني بيغمري صلى الله عليه وسلم فرمي أركو ما في بياوج أوان ده جرينجي بسر جنوا أجر فرمانم بكسك كرد بايا سوجد بوكسك بري أو فرمانم بآفرت دك سوجد بوبياوة كي بري كده لو أنا زور كذوك وتعالى تشرك أو فرمودي لأن والله راسي حقيقة ما بس يسوجد بالدنيا ما بس دياري كردني جرينجي أرشي بيا ولا سرجنا ليرة جرينجي ما في بيا ولا سرجنا دقيقة سندها دقيقة لو بعده وهي تماشي جاني بيغمر صلى الله عليه وسلم كان في مهنة أهلي بيغمر صلى الله عليه وسلم لما رضى لخدمتي أهلي خوي داو يعني إيشو كاركاني ناو مالي خوي زي بزي ذكر بدستي خوي يعني أو ذات بيروزا أو ذات مبارك وعظيم وقورية لنا مال بأركو بأرشي خوي زاني وخدمتي مالو من دالي خوي بكات إيش تايبتي كاني خوي هرني بزي بزي بكات وكشيلك سي بيغمر صلى الله عليه وسلم قورترا كذا فرمي قال علي عن زوجته فاطمة رضي الله عنها علي درباري فاطمة كسي بيغمر صلى الله عليه وسلم رضي الله عنها دي فرمو إنها جرت بالرحى حتى أثر في يدها واستقت بالقربة حتى أثر في نحرها يعني وند آوي هاو كيشاوة حتى كاري قليل دستي كردو دستي كيشاوة زاران بفتو أوانا أيان هلا كيشا لبيلو لا قما وكان وهروها دفرنا وند آوي شي لسر شاني دانا وحتى كاري قليل لسر ملي كردوها وكنست البيت حتى أغبر ثيابها مالي قصق لذا حتى هم لشي توزعي دبو أو شيء وهذا وقتی پیغمبر صلی الله علیه و سلم نازدارترین کسی سر او زمینه ادیک سکانی اما کسی چند دبیک سکانی اما یا خو افرتکانی اما لکسکانی پیغمبر صلی الله علیه و سلم نازدارتر بن که ارکو واجبکانی خوان لما الله کانی خوان دا جب جب کن راسي ده او نبي من ما كان يخوان استاذ وهروها درباري وقال لها والدها رسول الله صلى الله عليه وسلم لقال أوجد بيغمبري خواه صلى الله عليه وسلم بكسكي دقود اتق الله يا فاطمة فمن خاف ترسي أي فاطمة وأدي فريضة ربك يعني فرمان كاني فالوردقارة جيب جيبك واعملي عمل أهلك وكانوا شكاني نعمالي خوشد جيب جيبك ودبينين لفرموديش دي كذا باسي بيشو باسي جندك كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هم لأيوا بالبرسيارة تاودير بالبرسيارة وليلة برسيلتها درباري أوشتي كذا كذا بردستها زال لباسي وذكاء الرجل راع في بيت أهله وهو مسؤول عن رعيته والمرأة راعية في بيت أهلها وهو مسؤول عن وهي مسؤولة عن رعيتها كاتا أو بالبرسيارتي وأرق هالقرتنا وكنت توزك بيش أستعان رجل بيكرش تكشي اختياري نيا إما بيكين ياخد نيكين
شتێکی سنەت و شتێکی نافلە نییە بە زیادەوە بێ بیکەین یاخۆ نێکین نەخێر ئەوانە هەموو ئەوامری شەرعن هەموو کۆمەڵێک فەرمان و کۆمەڵێک لێکەوتن کە لێکەوتەی گرێبەستی هاوسەرگیرین کە کۆمەڵێک ئەرکی لەسەر شانی پیا داناوە و کۆمەڵێک ئەرکی لەسەر شانی ژن داناوە و کۆمەڵێک ئەرکی هاوبەشی داناوە کە پێویستە هەردووجیان جێبەجێ بکەن و ڕۆڵی خۆیان تێدا بێن هەر کەسێک بە توانای خۆیدا تەنانەت خۆشەویستان تەمەنەکو گوتمان مافەکان سێ جۆرن بە پشتوانی خۆی گەورە لەوانەکانی دیکەدا لەوانەیەک باسی مافەکانی پیاو دەکەین و لەوانەیەکیشدا باسی مافەکانی ژن و لەوانەیەکیشدا باسی یاخود ئەرکی هەردووچیان یاخۆ مافی هەردووچیان دەکەین بەیەکەوە ئەو مافانەی کە مشتەرەکن یاخۆ ئەو بەرپرسیارەتانەی کە مشتەرەکن ئەگەر چەند نمونەیەکی تر بینینەوە دەربارەی گرنگی و کاریگەری جێبەجێکردنی مافەکان و ناسینی مافەکان دەبین بۆ منە یەشێک خۆ جوانکردن هەرچەندە یعنی شتێکە هەر لە سروشتی ئافرەتدا چێنداوە بەڵام کاتێک ئەو خۆ جوانکردنە بۆ مێرد دەبێت شتێک عیبادەتێک یعنی پلەی خەیریە دەدا بە ئافرەت يعني كاتب لبيغمبر صلى الله عليه وسلم بساوى كام أفرت باشترا يشك لصفتكاني أي النساء خير يشك لصفتكاني التي تسره إذا نظر يعني كاتك بسير كدني دل خوش دبي ياخذ دل خوش دبي بسير كدني يعني روح خوشي وخوش جوان كدني أفرت يعني بلو بيجيك دكاد دات أفرت كدبت يشك لباشترين أفرادكان كبيغمبر صلى الله عليه وسلم باسي كردوا وهروها بيغمبر صلى الله عليه وسلم درباري تايبت من دي ترين شد لنا وجلي مردا كرودات وإيش بريتيلا بيكونستن وسرجي كردن يعني وشي بزيني يشتبه ميزاجي إما وبكيف إما كباسي بكات بلكو بيغمبر صلى الله عليه وسلم فرماني كردوا إذا دعا الرجل امرأته إلى فراشه فلم يأته فبات غضبان عليها إلى آخره كباس نفريني في الاشتكان ذكا يعني مثلا الشرم لرون نار لا حياء في الدين لا حياء في بيان الدين يعني الشرم لرون كردنوي أحكام كان دين دانية وكو دباب براس وراش كاي وكو تشون خواي قولا دفن نساءكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم ياخذ بيغمبر صلى الله عليه وسلم دفن إذا دعا الرجل امرأته إلى فراشه دفن ما باسي بكين بروني كوا يشكل ما فكانوا يشكل لوشتاني كبيغمبر صلى الله عليه وسلم فلماني بيكردوا اگر بيتو افرد بونمنا مخالفه او ما فبكا توشي نفريني فريشتكانو توشي بشرعي دكا بشرعي دبك اتابعني خوي يقول لي توريا فريشتكان نفرين دكا نكر وندا هلو باروا فرمي لا تصوم المرأة وزوجها شاهد يوما من غير شهر رمضان الا باذنه تناد روحو قلتن كعبادتك كتن خوش يسلى خوي يقول فمن الصوم لي وأنا أجزي به يعني هند عبادة شيء قوله فمن روضو تنهاب ومنو بل بخوش النظام تن بعداش دمودي دفرمي أفرد بوينيا بإذن ميردكي كطبعا رجلي لك على ويك بيك ونستن ردات دفرمي أفرد بوينيا بإذن ميردكي لغير رمضان ده بروج به إلا بإذن ميردكي نبي تم جرين يعني تم جرين جدرا وبوفتانا وهذا كمالك دقيقي كمان هنا ك باسي ما في جنان دكا بس الأفرتانه وجرينجي بيدات مثلا خوي لسري هم يعني وبيغمبر صلى الله عليه وسلم دفرني خيركم لأهله يعني باشترين كزل إيوا ميزان وبيوري خيريت لنا وإيوا دا بريتيا لو كسي لقل خاو خزان خوي باشا لقل خزانك أي باشا لقل مداركاني باشا هل سكوتي بشيويك الشرعيات ودفرني أنا خيركم لأهلي ومنيش باشترين تانم وأنا خيركم وأنا باشترين تانم كواتا باشترين كزيش تانم لقل خزانة كانم وفعلا باشترين كزيش بكتشون لقل خزانة كاني بنرمونياني بجواني زولاوته وكذا بيت باشترين بيشن بو إما كامل عسايب كينو شنبي أو بيغبر نازار من هل بقرين صلى الله عليه وسلم ونكر وندا يعني زور زارم كبيجي اشتوتو كعفرتكان شكاتيان لكردو كميردكان آزاريان ددن لسر منبروا فرميتي أو قومتيانا أما تن آفرتك لأنصار تن آفرتك هاتو بلا من شكواي أو دكن كميردكان آزاريان ددن نكر ما فيان ددن يبوكو آزاريان ددن زياد لحد إخوة إيشان بسد ددن ياخو آزاريان ددن ياخو تندو تيجان بكار دين دفرمي أولئك ليسوا بخاركم يعني أقر بيور لا إيما بياوتي بريتي بلا ظالمون بسر جنو بسر معلومون دالدا و جيبجا كردني مع فكانيان و
يعني خو بوست كردنو خو نوعني عضلات ونوعني هيز ودصلات كخواي قبل صلاة شي زيادتي بتودا هو دراسيدا بيغمبر صلى الله عليه وسلم في من او انا باشتريني ايوانين بلكو بيغمبر صلى الله عليه وسلم وكو ترجمه كرو رون كروي دقكاني قراني فيروز بما رون دكاتو تشجعني شي بوا هيس كاتك دست دير نكردو من دالك دست دير بو افرتك ازاري هيس كسي ندا او باشترين بيشنگه بو ايما بو زانين او ما فانا چون مارسه كراونو چون مذكراون دكتور سواء شوا ولا روي يعني سزاب او كسانه يا اخو رشب او كسانه ك هالفكوتان باش نلقى خزانه كان يعني لبرامبر او دا اگر كسك باش بلقى خزانه كي يا اخو افرتك باش بلقى مردكي او اركاني كخواي قول سرشاني دانا ونجيب ذكر او كسا لراسيدا پاداشتی گەورە چاوەڕێتی و مزجێنی گەورەی بۆ هاتووە لە دەقەکانی شەرعدا وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لە یەکێک لە دەقەکاندا دەفەرمێ أيما امرأة ماتت وزوجها عنها راض دخلت الجنة إن فرمي هكسك بمرت هل عفرتك كبمرت ومردكي لي راضي به أو شوني أو كسب بهشت ودستنا أو بهشتي خواوة كهو بهشتين مزجينية بپێسەوانش تۆزێک پێش ئێستا باسی ئەومان کرد هەر پیاوەک بمرێت و مافی خێزانەکەی جێبەجێ نەکردێ بۆ نمونە دوو خێزانی هەن بەڵام زوڵمی لە یەکیان کرد و عەدالەتی بەس لەبەرەوەی عەدالەتی لە بیندا جێبەجێ نەکردون بەخواری وشقه مائل وەکو کەسێک حاشاکم يعني توشی جەڵدە لە ئیرابێت و خوار بێتەوە بە شێوەیەکی مەشلول و شەلەل زیندوو دەکرێتەوە بەخواری على رؤوس الأشهاب دەبینین کە ئەو کەسە بەخواری زیندوو بۆتەوە لەبەرەوەی کە مافی خێزانەکانی وەکو پێویست جێبەجێ نەکردووە لەبەرەوەی عەدالەتی پەیڕەو نەکردووە لە بینی خێزانەکانی ئەو عەدالەتی کە خوای گەورە دەفەرمێ فإن خفتم ألا تعدلوا فواحدة خۆشەویستان يعني ئەو مافانە تاوە ئەندازەیە گرنگن کەواتە خاڵی یەکەم ئەوانە فەرمانی شارعن خاڵی دووەم گرنگترین بۆمانەوەی خێزان بە پتەی و يعني بەو ئامانجانەی ئەو ئامانجانە دێنێتێتە کە خوای گەورە خێزانی لە پێناو دەداناون کە نوێژی تەندروست لەناو خێزاندا دروست دەبێت کە خۆشەویستی و طمئنینێت و ئارامی کە هیچێک لە ئامانجەکانی خێزان بریتێ لە ئارامی ئارامی لەناو خێزانێکدا دێتەکایەوە کاتێک کە مافەکان پێشێل دەکرێت کاتێ مافی ئافرەت پێشێل دەکرێت یاخود کات مافی پیاو پێشێل دەکرێت یاخود کاتێ مافی هەردووشیان پێشێل دەکرێت نەخێر ئەو ئارامیە دروست نابێت دەیەوە ئارامی ئەو طمئنینەتەکە یەکێکە لە ئاەتەکانی خوای گەورە ومن آياته أن جعل لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة يعني هو أكثر دبي أما تبقين كزواج راستقينة أو كآرامي بدوادات خوشويستي سوزي بدوادات لنوان أوش نمرددا يعني أقل هاتو خزانك من هو آرامي تدانبو سوز ومحبة خوشويستي تدانبو بپروشي بو يكتر تدانبو كواتا او امانزي كشارع ده لو خزانه ده اگر بشوي کی سوريش بردوام بيت ناتو تدي بلان بپیسوانه هر کاته ما فکان جبجي بون اكيد او ارامي او سوزو او خوشويستي او محبته دروز ده ولا زور خزانه ده بيننا وبيسي بفلسفه کی زور وعلمي کی زورش ناكه بو او خوشويستي بيت اراوا عند زور خزاني زور ساده ده زور نخرن دوار ده كابن كان ورنويني كان دينا بشوي کی ساده وقرتو جبجي ده كان والرز واحترام وخوشويستي لنا اوجني ماذا دروز بدبين لبهشتك دانا يعني لو انا دوكسي نخرن دوار دوكسي هجار خزاني كي ساده لبهشتك دابجين لبرامبر دا كساني كبتاو دولمنترين كسن بدا صلاترين كسن لرو روالتي وقورترين بيقان هي بلان او بهشتاني او بهشتو شيرناي او بهشتناتيجن كلو خزانة ساده داهي بو لبرو لو خزانة ساده حدود كاني خواي قورا جێبەجێ کراون تێپەڕ نەکراون ما ئەو مافانەی خۆی گەورە دیاریکردن بۆ هەر یەکێک لە هاوسەرەکان هەرکەس زانیوێتی ئەرک و شانی ئەرکی سەرشانی خۆی تێ جێبەجێ کردووە بەڵام بە پێچەوانەوە ئەو خێزانەی تر کە بە حساب خواپێداون و ماڵێکی زۆریان هەیە و لەلایانی مادی لە هیچ کەمیان نییە بەڵام لەبەر ئەوەی یاخود نایانەوێ یاخود جاهیلن یاخود شارەزانین ناتوانن ئەو بەهەشت و ئەو ئارامیە بێن نەدی کە خۆی گەورە کردوێتی هیچێک لە شوێنەوارەکانی زواج ويشك لشنواركاني هاوسرجيري خوشويستان قضية ديكا شيء من دمير لو تسم خلقي كما وباسي كم ايش اويا دراسي دا راسته يعني جيبت ذكرني او ما فانا لان هل يشك لادو هاوسركان ودبيته هوي
پێکهێنانی خێزانێکی تەندروست نانەوەی وەسیلێکی تەندروست ژیانێکی خۆش پەیدابوونی ئارامی و خۆشەویستی لە نێوان هاوسەرەکان لە نێوان ئەو خێزانەدا بەڵام لە ڕاستیدا ئەو کەشە هەر بەوە دروست نەبووە کە هەر کەس یعنی داکۆشی لە مافەکانی خۆی کرد بێت یعنی ئەگەر شت هاتە سەر حیساب ئەوە ماف مەدەبێ بۆم جێبەجێ بکەی و ئەوە ئەرکتە دەبێت جێبەجێ بکەی یعنی ئەگەر شت کەوتە سەر ئەو حیساباتانە و خۆشەویستی و قوربانیدان و ئیثار و هەڵبژاردننی بەرامبەر بەسەر خۆتدا نهاتە ئاراوە یعنی وەکو دەبێتە شتێکی معاملە شتێکی مامەڵە بەڵام شارع لێ نەگەڕاوە یعنی هەروە بەجێی بێڵێ بۆ عاتیفە و بۆ خۆشەویستی خۆمان ئەجنا لە ڕاستیدا ئەوەی مەطلوبە لە ئینسانی ئیماندار بۆ ئەوەی کە هەم فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکات و هەم پاداشتی خوای گەورە بەدەست بێنێت و هەم لە دنیاشدا لە ناو خێزانێکی تەندروست و لە ناو خێزانێکی ئارامدا بژیت ئەوە پێویست وایە زۆر جاران چاوەڕ مافی خۆی بپۆشێ یعنی بەسمان لەو قسانە ئەوە نیە ئیلا ئێمە یەک حساب بکەین هەر لە ماریەوە لە مارەیەوە کە دەست پێ دەکات هەتا دەگاتە نەفقە و هەتا دەگاتە هەموو مافەکانی دیکە هەتا کۆتایی ژن داکۆچی بکات لە ستاندنی ماف لە دوای ماف و پیاویش بە هەمان شێوە داکۆچی بکە و مافەکانی خۆی بژمێرە یان جاری وایە بەس مافی خۆ دەبینی مافی ڕابەر هەر نابینی لە ڕاستیدا بەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ یەکتر بەداواکردنی یەکەی مافەکان و زۆر جاران چاون و قاندن لە مافی بەرامبەر ئەو کەش خۆشەی ناو ماڵ و ئەو بەختەوەرەی ناو ماڵ چاوەڕە دەکرێت لە ئەنجامی پرۆسی هاوسەرگیریە دروست بێ دەستمان ناکەوێت بەڵکو زەواج کە گەیشتنی دوو ڕۆخە بە یەکتر دوو کەونە بە یەکتر پێویستی بە تەنازوڵ دەکات لە هەندێک لە مافەکان هەم لەلایەن پیاوە هەم لەلایەن ئافرەتەوە پێویستی بە چاوپۆشی دەکات لە هەندێک لە مافەکان بۆ ئەوەی کە یعنی شتەکە نەبێتە مامەڵەیەک و گۆڕینەوە و هەرکەس پسرێن و مافی خۆی بپسرێت بەڵکو پێویستە پەیوەندی تەندروستی نێوان ژن و مێرد لەسەر ئەساسی خۆشەویستی بێت لەسەر ئەساسی قوربانیدان بۆ یەکتری بێت لەسەر ئەساسی چاوپۆشی لە کەم و کوڕیەکانی یەکتر بێت چونکە ئینسان بێ هەڵە نابێت میزاجی دوو کەس و دوو کەونە وتحسب أنك جرم صغير وفيك انطوى العالم الأكبر يعني ليرة دو دنيا بيكون دو جهان بيكون كوبنوا راسيد أمروف كائن بنورش أعلازا سلالة يعني درونية بسلالة يعني جستية وبيت گەیشتنی ئەو دوو مرۆڤە بە یەکتر کە هەر یەکەی لە شوێنێک و لە جیهانێکەوە هاتن و بە یەکەوە ژیانیان و بە یەکەوە گونجانیان پێویستی بە سەبر و ئارامێکی یەکجار زۆر هەیە و پێویستە هەموو ئەو کەم و کوڕیانەی ئەمە داپۆشن پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێنمونیمان دەکات دەفەرمێ لا يفرق مؤمن مؤمنة دەفەرمێ بە هیچ پیاوێکی ئیماندار ڕقی لە هەڵسوکەوتی ئافرەتی ئیماندار نەبێتەوە مەبەستی هاوسەرەکەیەتی إن كره منها خلقا يعني خصلة رضي منها الآخر يعني أجر هاتو بون من صفتك كبضليب يا وكان لجنة كذا هي هو أكيد كمرك صفتي دي كذا هيك ليه راضية بتسوانا شوكتو صفتك هي لخزانة كذا في راضينيتو يعني يشكل أركان وكو بيجي زي بجناح كابلين نك صفات ولو أنا يتوز لزور أرجع كم ترخمي تبي بوده بين هردو لاوا يعني منطق و لۆزیکی چاوپۆشی لە یەکتر کردن سید الموقف وەکو دەگوترێت بەڵێ ئێمە شارع ڕێگاکەی بۆ ئاوەڵە کردوینەوە بۆ ڕۆشن کردوین کە مافی هەر یەکێکمان لەسەر یەکێکمان چیە ئەوە پێی توانە ئەو ماف و ئەرکانە جێبەجێ دەکەین و ئەوە دەبێتە گرنتیمانەوەی خێزانەکانمان بەڵام ئەگەر کەم و کوڕی هەبوو دەبێت دەرگای لێبوردن و دەرگای سینگفراوانی کراوە بێت وخۆشەویستان ئێمە لە مەجالیسی فتوا و لە مەحاکیم ئەگەر چاوەڕێ بکەین لە ڕاستیدا جێبەجێکردنی ئەو مافانەیە نەناسینی ئەو مافانە و جێبەجێکردنی ئەو مافانە بۆتە هۆی خراپبوونی ماڵەکان یعنی ئێمە بەردەوام لە لیجانی فتوا لە دادگا کە متابعە دەکەین خەڵکێکی یەکجار زۆر دەبەداخەوە کە ئێستا مەسەلەی هەڕەشەی زۆر گەورە ڕوبەڕووی خێزان بوونەوە غەیری مەسەلەی مافەکان جێبەجێکردنەکەنی مافەکان زۆر هەڕەشەی دیکە هەیە کە دەبێتە هۆی هەڵوەشاندنەوەی خێزانەکان جا ئەگەر ئەو هەڕەشەش پەیدا بوو نەناسینی مافەکان یاخود جێبەجێ نەکردنی مافەکان ئەو کاتە لە ڕاستیدا کێشەکەی گەورەتر دەبێت ئەمە خەڵکی کەیسی زۆر دێتە بەردەممان یعنی لەبەر بەسیطترین ئەرک کە پیاوەکە جێبەجێ نەکرد و ئافرەتەکە داوای تەلاق دەکات یعنی تەسەووڕ دەکەن ئێمە زۆر خەڵک دێتە لە ئەمانە لە ژنی فتوا یعنی داوای تەلاق دەکات لەبەر ئەوەی وعدی پێداوە کە ژووری نووسنەکەی بەو شێوە ڕەنگی بەو شێوە بەیان قەنەفەکەی بەو شێوە بێ
دەڵێن نەخێر بەو شێوە نا بە شێوەیەکی تر دەبێت لەسەر ئەوە داوای جیابوونەوەی کردووە ئێمە کە پێیان دەڵێن جا چۆن دەبێت لەسەر شتێکی وا ئاسان ئینسان لە یەکتر جابێتەوە دەڵێ ئەوە سپێنش کارێکی تر کە لەسەر شانی واجبە ئێشن بە قسە ناکە جا چ جای مافە گەورەکان کە نەدانی نەفەقەیە کە نەبوونی سەرجەیە کە هەڵسوکەوتی نەشیا و ناڕێک و ناوسولیە لەگەڵ یەکتر کە ئەوانە چۆن دەبنە هۆی هەڕەشە لە بەردەم هەڵۆشانەوەی خێزانەکە خۆشویستان ئەوەی ویستم لەو لیقای ئەوڕۆدا کە بە درەنگی شەو گەیشتمەوە موعیدی من نەبوو موعیدی کاکتۆر خالید بوو پێشکەشی ئەوەی بکەم بۆ ئەوەی ڕوونکەمەوە گرنگی مافەکان بوو و دابەشکردنی مافەکان بوو کە گوتمان مافەکان سێ جۆرن هێندێکیان مافی تایبەت بە پیاون لەسەر ژنەکانیان هێندێکیان مافی تایبەت بە ژنەکانە لەسەر پیاوەکانیان هێندێکیشان مافی هاوبەشن دەنەوە هەردووچیاندا کە پێویستە جێبەجێ بکردن و ئینشاڵڵا لەو سەریدارەی داهاتوودا هەر ئیدارەیان بۆ زۆرێک لە جۆرەکانی مافەکان جێبەجێ دەکەین و بە پێی توانە و بۆلوان و کات یەک بە یەک ئەو مافانە ڕوون دەکەینەوە بۆیە لێرەدا قسەکانی ئەوڕۆ و بابەتەکانی ئەوڕۆم کۆتایی پێدەنم لەخوای گەورە داواکارم کە خێزانەکانمان ئارام بن تەندروست بن جێگای جێبەجێکردنی فەرمانەکانی شەرع و جێگای جێبەجێکردنی ئەرکە شەرعەکان بن و هیوای بەختەوەری و ئاسوودەیی و هەموو لایەکتان دەخوازم والسلام عليكم ورحمة الله وبركاته نظام ئەگەر پرسیار و شت لە مامۆستایان برایان هەبێت کە پەیوەندی بەوانەی ئەوڕۆ بێ ئەوە خزمەتتاندا ماوینەوە دیکە دیارە پێناچێت هیچ پرسیارێک هەبێ بۆیە لێرە خواحافیزتان لێ دەکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته.